سایکۆلۆژیە تا ئێستا بە پێی پێناسەکەی بێ ئێمەوە ڕاهاتوین کە بڵێن زانستێکە و زانستێکە و توێژینەوە و لێکۆڵینەوە لەسەر تاک دەکات. یعنی هەمیشە پێناسەکە ئەگەر بێت وە خۆی وەریگرین دامان دەبڕێنە لە کۆمەڵگا، دامان دەبڕێ لە ئەوەکەی دیکەی گەورە بە دەردی جاگلاکان دەڵێ جاگلاکان دەڵێ بیگ ئەوەر، یعنی ئەوەکەی دیکەی کە لە هەمومان گەورەترە کە کۆمەڵگایە کە زمانە کە وجودە گەورەکانی دیکەن کە زاتە گشتیەکەن لە دەرەوەی ئێمە حزوریان هەیە. ئێمە بە پێی پێناسەکەەوە ڕاهاتوین دەستگا و دامەزراوە ئەکادیمیەکانی وڵاتی هەر ئیش لەسەرەوە دەکەن دەروزانی زانستێکە بەڕاستی توێژینەوە دەکات لەسەر تاک و ڕفتارە دەرەچی و ناوەچەکانی تاک وایە. بەڵام واش فێرکراوین کە ئەو تاکە دابڕین تەنانەت لە خێزانەکەی خۆی کە یەکەم ئۆرگانە دایبڕین لە ئەوکانی دیکە لە هاوڕێیەکانی ناکرێتەوە دایبڕین. بۆیە من ئەوەی لێرەدا مەبەستمە ئەوەیە سایکۆلۆژیا فراوان بکەینەوە فراوان بکەینەوە بیکەین بە کولتور بیکەین بە سەقافە. اینجا کە سایکۆلۆژیمان کرد بە سەقافە بەڕاستی ئەو کاتە وەزیفەی سایکۆلۆژی لە چوارچی لە مؤسسات ئەکادمیەکان تێدەپەڕێت دەڕوا دەبێت دەڕواتە ناو کۆمەلگا بەوەی ئێمە هەوڵ دەدەین وەک سایکۆلۆجیست ئێوە زەچیت ئەوانەی لێرە سایکۆلۆجیستن یا ئیش تابی سایکۆلۆژیانی ئەوانەی کە هەر خوێنەری سایکۆلۆژیان و هاوڕێیان هاتون لێرە بۆ کەسێک دەگرێتەوە قسەی من دەیکەم ئەوەیە سایکۆلۆژیا ببێ بە کولتور ببێ بە سەقافە وا بکەین کە هەموو کەسێک نیسبەتێکی باشی لێ بزانێ و سەقافەی نەفسی هەبێ ئەو ڕۆشنبیریە دەرونیە کە زەرورە بۆ هەموو کەسێک هەبێ تاوەکو ئێمە کەمترین کێشە لە ژیانی فەردی خۆمان ڕوبەڕووی بینەوە کەمترین کێشە لە ژیانی کۆمەڵایەتی خۆمان ڕوبەڕووی بین.